لەسەر پرسی کۆبوونەوەی ئەمڕۆی جنین پلاسخارت لەگەڵ حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا من ڕاستەوخۆ پامنێرمان سیروان لە هەولێرەوە وەردەگرم بۆ ئەوەی کە زانیاری زیاترمان لەسەر کۆبوونەوەکە پێ بڵێت. سیروان تایسە زانیاریەکان چین؟ کۆبوونەوەکە کەی دەست پێ دەکات و لە حیزبە سیاسیەکاندا کێ بەشداری دەبێت؟ بەڵێ هێوی کۆبنەوەکە وا بڕیار بوو سعات 2 لەبارەکەینەتەوە یەکگرتوەکان لە شاری هەولێر بەڕێوە بچێت، بەڵام نیسە زانیاریەکێ کۆبنەوەکە سعاتێک دواخراوە کۆبنەوەکە بۆتە سعات 3. کۆبنەوەکە وا بڕیار بوو لە ئاستی باڵای سەرکردەی حزبەکانی هەرێمی کوردستان بڕێوەچەوەتە سەرۆکی یەکەمی هەموو پارتولانە سیاسەکان بەشداری لە کۆبنەوەکەدا بکەن، پێشترش هەروە ڕاگەیاندرا بوو، بەڵام لە ئێستادا هەندێک گۆڕانکاری لە کۆبنەوەکەدا کراوە لە ئامادەبوونی لە هەندێک ئەوانەی کە بەرپرسی یەکەمن کە بەشداری لە کۆبنەوەکە هەندێک گۆڕانکاری تێدا کراوە. قەولوا بوو لە کۆبنەوەکەدا جێگەری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا سەرۆکی هەرێمە بەشداری کۆبنەوەکە بکە، بەڵام ئەو لە ئێستادا لەوەی بەشداری لە خولێکی سەربازی دەرچوونی خولێکی سەربازی لە زاخۆ کردووە، ئێستا لە زاخۆیە بۆیە فرێ ئەوە ناکەوێت کە بەشداری کۆبنەوەکە بکە، بۆیە فازڵ میرانی بە بەجێرەی زانیاریەکان فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەو بەشداری کۆبنەوەکەکە بە هەمان شێوە وا بڕیار بوو ساحەدین محەممەد بەهادین ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشداری کۆبنەوەکە بکاوەکوی کەسی یەکەمی حزبەکە، بەڵام بە هەمان شێوە ئەو ئیسە لە بەغدا زنجیرەیە کۆبنەوە دیداری هەیە لە بەغدا، دوێنێژ هەر لە بەغدا نێردەی نەتەوە یەکگرتوەکانی بردیم و بینی بوو بلاسخار، یعنی کۆمەڵێ مەلەفیان تاوتوێ کردو بوو لەو کۆبنەوەدا، بۆیە ئەوش بە هەمان شێوە بەشداری کۆبنەوەکە ناکات، بەڵام بە جۆرەی زانیارەکان ئەمیری کۆمەڵی دادگەری بەشداری کۆبنەوەکە ئەکە لەسەر ئاستی یەکەمی حزبەکەی، بە هەمان شێوە پاڤڵ تاڵەبانی سەرۆکیەکی دژمانی کوردستان بە هەمان شێوە بەشداری کۆبنەوەکەکە. ئەوانی دیکە کە ئەمێنەوە کە بەشداری کۆبنەوەکان هەمویان لە ئاستی یەکەمە بن ئاسی یەکەمی حزبەکانەمە کە بەشداری کۆبنەوەکەکەن، وەکو ئاماژەم بۆ کرد کۆبنەوەکە لە شاری هەولێر بەڕێوەچێت لە بارەکەی نەتەوە یەکگرتوەکان لە شاری هەولێر کۆبنەوەکە بەڕێوەچێت. کۆبنەوەکە هێوی کۆبنەوەیەکی گرنگە، چکە خۆ دەزانی ماوەیەکی زۆر ئەبێت سەرکردەی هەموو حزبەکان کۆنەکراونەتەوە، سەرکردەی هەموو حزبەکان کۆنە بوونەوەتەوە بۆ ئەوەی گفتوگۆی دۆخی ئیسای سیاسی عێراق، دۆخی ئیسای هەرێمی کوردستان، هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان، ئەو گرفتانەی بەتایبەتی ئەو گرفتە سیاسی و ناوخۆیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەتایبەتی لە نێوان حزبە سیاسیەکان دانەنیشتن گفتوگۆ بکەن، بۆیە ینی کۆبنەوەیەکی گرنگە بێ چکە لە ئاستی سەرکردایەتی هەموو حزبەکان هابێت. چەند مەسلەیەکی گرنگ هەیە کامڕۆ تاوتوێ ئەکرێ بەتایبەتیەوەی کە بەلای نەتەوە یەکگرتوەکانەوە مهمە، بەلای نێردەی نەتەوە یەکگرتوەکانەوە مهمە، بەلای بلاسخار کە ینی بە گرنگیەوەتی ئەڕوانێ، ئەوەش هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانە ئەوان جەخ لەسەرەوەکەنەوە کە لە کاتی خۆیان بەڕێوە بچێت. ئەگەر پێشتر سەرۆکاتی هەرێمی کوردستان ئەوەی دیاری کردی بوو کە دەبێت لە یەکی ددا هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت، بەڵام کۆمەڵە گرفت هەبوو، کۆمەڵێک ئاسنگ هەبوو لە بەردەم ئەو پرۆسەیەدا، بنمونە هەموارکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و دانانی دەستەیەکی نوێ و یاخۆ بەڕێوەچوونی ئەم دەستەیە بۆم دەستەیەکی ئێستا هەیە، یاخود هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان تا ئێستا حزب و لانە سیاسەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن. دوێنێ خۆ ئاگادار بوو لە پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکاتی پەرلەمانی کوردستان گەیشتن بۆ ڕێکەوتنەی کە ئەو گرفتە لە نێو حزب و لانە سیاسەکان چارەسەر بکرێت، اینجا بێتە نێو پەرلەمانی کوردستان، واتە گرفتەکان لە دەروی پەرلەمانی کوردستان چارەسەر بکرێت، حزب و لانە سیاسەکان لەسەری ڕێک بکەون، اینجا بێتەوە نێو پەرلەمانی کوردستان و نێو پەرلەمانی کوردستانە هەموار بکرێتەوە، چکە ئێستادا چەند بۆچوونێکەیە لەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان یەک بازنەی بێت، چکە لەوەتی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانە بەڕێوە چێت، یەک بازنە بەڕێوە چوە، ئێستادا داواکان کە فرەبازنەی بێت، بۆ فرەبازنەیی چەند بۆچوونێکەیە داواکەن هەندێک لایەن داواکە کە 4 بازنە بێت، هەر پارێزگا و بازنەیەک بێت، بەڵام هەندێک لایەنی دیکە داواکەن ئەگەر بێتە بۆ بازنە ئیدارە سەربەخۆکانش بە هەمان شێوە بازنەیەکی تایبەت من بێ بە 8 بازنەوەتە هەرێمی کوردستان تاوی هەرێمی کوردستان بێ بە 8 بازنە. ئەمانە هەموو ئەو گرفتانن کە ئەمڕۆ چاوەڕوانەکرێت لە نێو سەرکردە حزبەکان گفتوگۆی لەسەر بکرێت بە چاودێری نەتەوە یەکگرتوەکان. بەڵێ سیروان، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دێرە لە گەشتەکانی دیکەی هەواڵەکان بۆ زانیاری زیاتر دەگەڕێینەوە لای ئێوە. من لەسەر بابەتە میوانێکم دەبێت گفتوگۆکان لەگەڵ ئەودا دەست پێ دەکەم، میوانەکەم بەڕێز سەردار عەبدوڵڵا کە بەڕێزیان سیاسەتمەدارن و ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانی من دەبن. کاک سەردار، سپاس بۆ ئامادەبوونت. جنین پلاسخارت لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتی لە نێو ئەم چقبەستویە سیاسیە هەستی بە چ مەترسیە کردووە کە چەند جارێکە باسی لێوە دەکات؟ ئەم کاستان باش، خۆی ئەم کۆبوونەوەیەی کە جنین پلاسخارت ڕاستەوخۆ هاتووەتە ناو کۆبوونەوانەوە دوو دیوی هەیە. دیوێکیان گەشە بایەخی کوردستان پیشانەدا،
بەگشتی لە ناو پرۆسی سیاسی ناوچەکە و جیهانیشە نیشانێدا کە بایەخێکی گەورەی هەیە بۆیە نەتەوەی گرتوەکان بەو وەزع دێتە ناوی بەو سنگەوە دێتە ناوی جگەل لە کاراکتەری خودی خانم بلاسخات کە کاریگەری هەیە ئەکیید بەڵام ئەمە بەشێکە یعنی سیاسەتە خۆی ئەمە دیوەگەشەکەیتی دیوە خراپەکەی ئەوەیە کە ئێمە پێویستمان بە جنین بلاسخارتە بێ کۆمان بکاتەوە ئەمە ئەتوان بڵێم عیبەیە ئەکرێ حزابی دنیا بۆیە کۆ بنەوە کۆ نابنەوە چونکە کۆکن کۆ ئەبنەوە چونکە خلافیان هەیە چونکە ناکۆکیان هەیە بۆ شوونی جیاوازیان هەیە اتفاق لەسەر و شتانەکەن کە خلافیان لەسەرێکەنە شتی هاوبەش ئەگەنە وەسەد شتێک کە تیا کۆک بن و بەرژەوەندی هاوبەش و بەرژەوەندی وڵات و بەرژەوەندی خەڵک دابینەکە لەم ڕوانگەیەوە کە ئێمە پێویستەکە ئیتر پێداچوونەوەیەکی قوڵ بۆ خۆمان نابکەین ئەو سلوک و ئەو مزاجەتەی کە ساڵانێکی لەو ساڵانەی دوایی سیاستکردنی لە کوردستان گرتووەتەوە دەبێت ئەو کۆتایی پێبێنین لەم کۆبوونەوەیەدا چی ئاڕاستی لاینسیانی پێشبینی چی ئەکرێت لەوەی کە ئاڕاستی لایە سیاسیەکانی بکە ڕۆڵی ئەمریکا بە شێوەیەکی گشتی لە بارودۆخە سیاسەکانی هەرێمی کوردستانە گەر ڕوون بکرێتەوە چۆن هەڵسەنگاندن بۆ ئەم ڕۆڵی ئەمریکا و نەتەوەی گرتوەکان نەکرێت ڕۆڵی ئەمریکا و نەتەوەی گرتوەکان باخێکی گەورەی هەیە وە ڕۆڵە نێودوڵەتەکەی و هی زلهێزی گەورەیە و ئەوشان منەظەمە ئومومیەکەی کە شەرعیەتەداتە هەر پرۆسێک کە لە شوێنێکی جیهانە بەڕێواچ یا هەندێک جار شەرعیەتی لێسێنێتەوە بەڵام مەسئلەکە پەیوەندی بە خۆمانەوەیە ئەو مەترسیەیە کە جەنابەت باست کرد و چەند جارێک خانم بلاسخارت ئیشارەتی پێکە کێشەیەکی قوڵە کە ئێمە دەبێ بزانین لە کێشەیەکی قوڵین کە پێمان وابێ وەڵا لە پڕازانیمان مەترسیمان لەسەر ئەی مەترسی هەر هەیە مەترسی تازە نییە مەترسیەکان ئەگۆڕن هەندێک سەردەمان کپە بنەوە هەندێک سەردەمان قوڵە بنەوە هەندێک سەردەمان زەقە بنەوە بەڵام مەترسی هەیە من لێرە دەمێ شتێک بڵێن ئەنی زۆر گرنگە بیڵێن پەیوەندی ئەدیسانەوە مامەڵەکردنیش لەگەڵ مەترسی لەگەڵ دەرفەتیش پەیوەندی بە تێگەشتنەوەیە ساڵانێکی زۆر نەبرەیەکی ئەنتیکە هەبوویان کوردستان هیچ خەتەرێکی لەسەر نییە ئەوە حیزب حاکمەکانن باسی خەتەرەکەن بۆی خۆیان بدزنەوە لە ئەوەی کەتی و پارتین یانێ خۆیان لە چاکسازی بدزنەوە بۆیە باسی مەترسیەکان ئەگینا کوردستان هیچ مەترسیێکی لەسەر نییە ئێستا هەموو ئەوانەی کە وایانەوەت ئێستا زۆر باسی مەترسی گەورەمان لەسەرەوە و بلاسخارت خەریکە سەری دنیامان لاتوە سەرێک کاکەنا ئەو وەختە دقیق بووینە ئێستش دقیقی تۆزە لەسەر خۆبە ئەو وەختە بۆ ئەتیهامی حیزب حاکمەکان بوو ئێستش ئەمە پەیوەندی بە تێگەیشتنەوە نییە دیسانەوە بۆیە بە حیزب حاکمەکان بڵێ ئێوە خراپن بۆیە مەترسیمان لەسەرە خانم مەترسی دۆخێکی حیاتیە لە ژیانی مرۆڤایەتی و لە ژیانی سیاسەتە زلهێزە هەرە گەورەکانی جیهان ئەمریکا رووسیا چین هندستان بەرازیل کوێیتر ئەڵی لەم جیهانە ساڵانە کە تەقییمەکەن سیاستدا ئەڕێژنەوە باس لە مەترسیەکانەکەن مەترسیان لەسرە باس ئەجا مەترسی بۆ نمونە لە بەتەکی جەنابەت دەرناچە بۆی تێگەیشتنێک بدەم لە مەسەلەکە هەندێک جار هەندێک وڵات پێ دەڵێ لەم قۆناغەیە مەسەلەن کەمی لەدایک بوون ڕژێ لەدایک بوون مەترسێکی گەورەم بۆ دروستەکە مەسەلەی تەمەن زۆرینەی دانیشتوانم کە تەمەنیان پیرە ئەوە مەترسی دروستەکە هەندێک جار مادەی مخدر ئەکرێ مەترسی بۆ ئاسایشی نەتەوایەتی هەبێت مەترسیەکانی ڕابردوو ئەم مەترسی ئێستا چییە کە ئێوەی سیاست مداران و مەترسەکانی جارانە تەنانەت نەتەوەی گرتوەکان هەمان مەترسەکانی جارانە هەمان مەترسیەکانی جارانە دەرکمان پێ نەکردووە بەشێکی پەیوەندی بە خاڵە لاوازەکانی خۆمانەوە هەیە کە مەفروزە ئیسلاحاتی تیا بکەین ئیسلاحات لە چیا بکەین لە جیهازی مخابراتی نیشتیمانیا بکەین خەریکە وای لێ دێ نەک حیزبێک خەریکە وای لێ دە شەخصەکانی جیهازی مخابراتی تایبەت بەخۆیان هەیە هێزی پێشمەرگە هێز قووەی دیفاعی دەبێت یەک خەیتەوە و تەسلیح و تدریب و تجهیزی بگەێنیتە ئاستێک و عەقیدەکەی بگەێنیتە ئاستێک کە ئەگەر جیهان پشتگیری لێ نەکرد خۆی بتوانێت 6 مانگێ بەرەنگاری بکە و مقاومە بکە بۆی ئەو وەختە جیهان بکەوێتەوە موقفێکی حرجەوە بێت ئەوە بکە بەشێکی پەیوەندی بە خاڵە لاوازەکانی خۆمانەوەی تێنەگەیشتنی سیاسیمانە ڕێکنەکەوتنمانە لەسەر تعریفێک بۆ ئاسایشی نەتەوایەتیمان ئەگەر ئەمانە کۆکەین خۆمان خاڵە لاوازەکانمان چارەسەرکەین ئەو وەختە مەترسی هەموو جیهان هەموو دەوڵەتێک لە جیهانەکە ئێمە دەوڵەتی ژنین ئەکرێ ڕوبەڕووی مەترسی بێتەوە ئەگەر ئەمانە چاکەین ئەتوانین تەشخیصی بابەتیانە و زانستیانە تەشخیصی مەترسیەکان بکەین و پلانمان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەیان ئەجینا ئەم مەترسیانە هەر هەبوون یەک حاڵ ئیزافەت بووە یەک خاڵی گرنگ ئیزافە بووە تازەیە ئەویش ئەوەیە ئێمە
لە دوایەکانی قۆناغی گواستنەوەیان لە بینی نظامێکی جیهانی کە کەوتووە و نظامێکی جیهانی کە لە ئایندەیەکی نزیکە نەخشە ئەکێشرێ لەم دوایانە یا چی ڕوەدا لەم دوایانە عادەتەن کە شپرزەیەک هەیە شڵەژانێک هەیە لە پەیوەندی نێودوڵەتیە سنوور نامێنێ مەسەلەن ئێستا کەس ناتوانێت بڵێ سنووری سووریا کوێیە کەس ناتوانێت من پێ بڵێ چونکە کراوە ئەبێ جیهان کراوە ئەبێ خەڵک سەر دەرەکا لەم حاڵەتەیە وەختێ نظامی جیهانی سەقامگیرە بێتەوە ئەو وەختە ئیتر کە سەقامگیر بوو سنوورەکان دەرەکەونەوە گەورە و بچووک دەرەکەوێتەوە ئەو وەختە ئەوەی هەندێک لەو گواستنەوەوانە بەرەو نظامێکی تازە هەندێک دەوڵەت لە ناوەچن هەندێک لەو قۆناغانە هەندێک دەوڵەتی تازە لە دایکە بن بەشێکی زۆری دەوڵەتانی کە بوون بە دەوڵەتی سەربەخۆ لە کۆتایەکانی قۆناغی گواستنەوە لەو قۆناغی گواستنەوە توانیوانە شتێ بکەن زۆر باس لەگەڵ قۆناغی داهاتووە توانیوانە بیچەسپێنن باش کاک سەردار زۆر ئەم پرسە دەوروژێنرێت ئەویش پرسی قواری سیاسی هەرێمی کوردستاندا دەزانین کە بڕیارەکانی دادگای فیدراڵی بە هەمان شێوە زەنگێکی دیکەی بۆ هەرێمی کوردستان لێدا بۆ سەربەخۆیی کە لە هەرێمی کوردستانە هەیە کۆمەڵێک پرسی دیکە سنوورەکانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە دەزانین کە لە ماوەکانی ڕابردوو تا ئێستاش هەر لەم ساڵدا چەند جارێک ڕوبەڕووی هێرشی موشێکی و فڕۆکەی بفڕۆکەوان بوونەتەوە پێتان وایە هەم نەتەوەیە گرتوەکان و کۆی چاودێران ئەم پرسی قوارەی سیاسیە لێسادا لەژێر مەترسی و لەژێر پرسیاردا بێ بەڵێ لەژێر مەترسیدا هەیە بەڵام دیوەکەی تری باس ناکەن دیوەکەی تری چییە؟ مەترسەکان دیوەکەی تری دەرفەتە دەرفەت هەیە ئەو وەختەی مەترسی هەیە دەرفەتیش هەیە چۆن نەتوانین مەترسی بکەی بە دەرفەت ئەمە پرسیاری سیاسی لێ هاتوو جیاواز و ئەوەی کە ڕوئیەی هەیە و جیهانبینی هەیە و پلانی هەیە ئەمە جیاوازێک هەیە ئەمما ئێمە پێمان وابێ بێ سەردەمانێک عیبینیە و شامی شەریفە و بوختانەکەن ئەڵێن مەترسیمان لەسەر ئێشتش بڵێن وەڵات دنیا سەری دنیامان لێ هاتووە یەک کاکە نەوایە و نەوایشە زانستیانە بابەتیانە مەترسەکان وەکو پێم وتی ئێستا خاڵێکی تازە هاتوۆتە ناو کە ئێمە ئیتر ئەم شڵەژانە جیهانیە وردە وردە بەرەوە چێ سەقامگیر بێ ئەگەر ئەوەی هەتا ئەمە قاعدەیە پەیوەندی بەم قۆناغی ئێمەشەوە نییە بۆ نمونە مەلک محمودی یەکەم دەوڵەتی دروست کرد دەوڵەتی سەربەخۆی دروست کرد بەڵام لەبەرەوەی لە قۆناغی گواستنەوەیە دروستی کرد لەبەرەوەی کە نیزامەکە دامەزرا نیزامی عالەمی چەسپیەوە سەقامگیر بوویەوە نەیتوانی بیکاتە بەشێک لە نیزام ڕووخا کۆماری کوردستان لە 1946 نەیتوانی ببێتە بەشێک لە سیستەمی تازە بۆیە ڕووخا ئەمەی ئێستا هەمانە نەتوانین بیکەینە بەشێک لەو سیستەمە تازەی لە ئایندەیەکی نزیکە دائەمەزرێ ئەڕووخێ ساڵانێکی زۆرە من نەماڵێم بەڵام دیوەکەی تری چییە؟ دیوەکەی تری ئەوەیە ئێمە بۆ یەکەم جارە لە مێژووی 100 ساڵ 200 ساڵی ڕابردووە ئێمە دەسەڵاتدارێتێکمان هەبێت دەیان ساڵ حکمی وڵاتی خۆی بکە لە دوو پارچەی کوردستان هەمانە داگیرکەرەکانی کوردستان لە خراپترین دۆخی خۆیانن بەڵانسی هێز لە ساڵحی ئێمە گۆڕانێکی گەورەی زۆری بەسەر هاتووە ماوە تۆ ئێمە چۆن نتوانین پێکەوە بە یەک ڕیزی بە پلانی گەورە بە وشیاری بە جیهانبینیەکی دقیق بە ڕوئیەکی ورد و بابەتیەوە بۆ معادلە نێودوڵەتەکان و بۆ مەسەلە ناوخۆیەکانمان چۆن نتوانین ببین بە خاوەنی قوارەیەکی استراتیژی حیزبە کوردستانیەکان کۆکاتەوە تەنانەت من 7 ساڵە داوای قوارەیەکی کوردستانی 4 پارچە یەکەم ئەگەر ئەوەمان هەبوایە ئێستا زۆر کێشەمان هەبوو ڕوبەڕوومان نابوویەوە ئێستش دەبێت ئەوە بکەین هیچ ڕێگایەکی ترمان لە پێش نییە جگە لەوەی حیزبە کوردستانەکان قوارەیەکمان هەبێ پێکەوە قیادەیەکی هاوبەشمان هەبێ پێکەوە گوتارێکی سیاسی هاوبەشمان هەبێ دەستگایەکی دیپلۆماسی هاوبەشمان هەبێ هەڵبەتە لە باشوور شتێکمان هەیە بەڵام پێویستەکە فراوان کرێتەوە بکرێت 4 پارچەی باش کاک سەردار دەزانین کە ئەو کێشانی لێسادا لە هەرێمی کوردستان هەیە بەبەستم کێشە سیاسیەکانە دەگەڕێتەوە بۆ پرسی سەر و کۆمار هەم کێشە سیاسیەکان و پرۆسی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان بێک پاکێشەوە بێگومان ناویان دەهێنرێت زۆر جار پرسی سەر و کۆمار هۆکاری سەرەکی بوو بۆ ئەم دۆخە سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە پێت وایە کە یاخود پێشبینی دەکرێت کە لەم کۆبوونەوانەیە پلاسخار چۆن بتوانێت ئەم کێشەی چارەسەر بکات و پێشنیاری نەتەوەی گرتوەکان و جنین پلاسخارت بۆ پرسی سەر و کۆمار چیە بێت بۆ حیزبەکان؟ وەڵام من خانم بلاسخارتیش بە من ناڵێ معلوماتم نییە کە پێشنیارەکەی چێ بێ بەڵام بە تەبیعەتی حاڵ بۆ مەسەلەی سەر و کۆمار و بۆ زۆر مەسایلی تریش دەبێت ڕێککەوتن هەبێ ڕێککەوتن بەو معنایە کە بگەینە شتێک پێکەوە لەسەر ئەمە کۆکین
جگە لەمە خاڵێکی تر هەیە کە زۆر گرنگە من پێم وایە و ئەمە شم بە حیزبەکان خۆیان وتووە بە تایبەت بە دوو حیزبەکەم وتووە هەڵبەتە لە ژووری داخراو ئەم دوو حیزبە پێویستیان بە لێک تێگەشتێکی تازەیە تەنها مەوزوع سەر کۆمار نییە و تا جەنابەت باسی راپۆرتەکەیەوەش باسی مەوزوعی هەڵبژاردننی کوردستانێکت خۆ خلافەکان لە چەند شتێکن خلافی بینی حیزبە کوردستانەکان کە طبیعیە خلاف هەبێ قوڵن بەیان ساڵە هەند بەڵام لە قۆناغ بۆ قۆناغ دەبێت ئێمە هەوڵ بدەین بۆ ئەو قۆناغا بگەینە ڕێککەوتنێک کە خزمەتی بەرژەوەندی باڵای وڵاتەکەمان و گەلەکەمان بکە لەم بەسئلەیە یەکێتی و پارتی بە دەرەجەی یەک ئەلبەتە حیزبەکانی تریش پێویستیان بە لێک تێگەیشتێکی ناوخۆیی هەیە ئەم لێک تێگەیشتنە پێویستەکە لێک تێگەیشتنێک لەگەڵ تازە لێک تێگەیشتێکی تازە لەگەڵ هەندێک لە وڵاتانی دەوروبەریشا دروستکە تورکایە بە دەرەجە یەکیش بە دەرەجە یەک ئێرانە لێک تێگەشتێکی تازەمان لەگەڵ وڵاتانی دراوسەی خۆمان پێویستە لەگەڵ ئوردنا پێویستمانە لەگەڵ تورک پێویستمانە لەگەڵ خەلیج پێویستمانە کە سنگێکی زۆریان پیا کردو ئێستا لەم سیاسەتانەیە هەموو ئەمە نیشانێدا کە لە بەرامبەر ئەوەی کە ئەمانە هەن کورد ڕقەمێکی گرنگە لە ناو هاوکێشەکانی منتیقەکەیە ئێمە دیوە باشەکان و دیوەگەشەکانیش دەبێت ببینین یعنی نەک سەری دنیا بینین لە خۆمان دەبوونەتە هۆی کە ئەوەی زیاتر پرۆسە سیاسێکە لە هەرێمی کوردستاندا بە جۆرێک لە شڵەژانە بەرێ بە ناکۆکییا بەرێ ئەو توانیوێتی بەڵام من گلەی لەو ناکەم چونکە ئەو بەرژەوەندی خۆیەتی ئەو لەسەر بنەمای بەرژەوەندی و ئاسایشی نەتەوایەتی خۆی کارەکە چی بۆ خۆی باش بێەوەکە تۆشتی بۆ خۆت باشەوە بکە یعنی من پێویستەکە خۆم بۆ وتم سەرەتا وتم چی وتم ئەم بەتایبەت دوو حیزبەکە یەکێتی و پارتی و اینجا حیزبەکانی تر ئەوانی کە دەنگیان هەیە و کورسیان هەیە لە پەرلەمان بەتایبەت لە عێراق و لە کوردستانیش ئەمانە خۆیان پێشتر لێک تێگەیشتنێکیان هەبێ پێکەوە ئەم لێک تێگەیشتنە بکەنە تەفاهمێکی تازە لێک ناڵێم ڕێککەوتن بیکەنە لێک تێگەیشتنێکی تازە لەگەڵ دەرودراوسەیە لە پێش هەمویانەوە ئێران حکوومەتی عێراق بەبێ ئێران تێناپەڕێ تێشپەڕێ وەکو لوبناان من 2009 قسەیەکم کرد کە خۆپشاندانەکانی عێراق و لوبناان پێکەوە دەستی پێکرد وتم ئێران ئەتوانێ حکوومەت لە لوبناان بسەپێنێ هاوپەیمانەکانی ئێران بەشی ئەوە نیسابیان هەیە حکوومەت پێک بێنن بەڵام حکوومەتە نەسەرکەوتووە بێ نەسە قامگیرە بێ نەیارە ئیقلیبیەکانی ئێران ئەو حکوومەتە ئەنهیار پێکەن لیرەی داڕوخێنن سیستەمی بانقی داڕوخێنن دەوڵەتانی دنیا لەسەر بنەمای ئاسایشی نەتەوایەتی خوان کارەکە تۆ سبەی ئەگەر بشتوانی بۆ نمونە هاوپەیمانێتی ئیتاری تەنسیقی بتوانێت لەگەڵ یەکێتی وەندی حیزبی ترۆوانە حکوومەت پێک بێنێ ئەم حکوومەتە ناون سەرکەوتوو بێ پارتی و بڵێن سەدر و ئەوانە بتوانن دیسانەوە حکوومەت پێک بێنن شەڕی ناوخۆشی ئاڵە گرسێ باش ئەم حکوومەتە سەقامگیر نابێت بۆیە بەرژەوەندی کورد لەوایە جارێکی تر ئێمە پێویستمان بەوەیە کە ڕێککەوتنێکی تازەی ناوخۆی بکەین ئەم ڕێککەوتنە لە خۆناغی یەکەمە لە ئاستی باشوور بکەین دواتر چوار پارچەی بێ وەکو یەک هێز یەک قوارە یەک هێزی گەورە لەگەڵ دەوروبەرمانە ماڵ بکەین نەک بە جیاجیا کە هەر یەک لایەک ئەو وەختە دەوروبەر بەکارمانە هێنێ باشە کاک سەردار دوا پرسیارم گەر بکرێ بە کورتی چەند خولێکێکی کەم نزیکی دوو خولێکێکم لە بەردەستا ماوە ئەم نێوەندگیریە ناوی بنەی نێوەندگیری یاخود ئەم تەداخل لە ڕاستەوخۆیی ئەمریکا و ئەم کۆبوونەوانەی نێردەی تایبەتی ئەمریکا لەگەڵ حیزبەکانی عێراق و لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی بە هەڵوێستێکی دۆستانە و چۆن دەڵێت هاوڕێیانە کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و نێتەوە یەکگرتوەکانە یاخود هەڵوێستەکەی بە دەزوەردانێکی ڕاستەوخۆ یاخود وەکو ڕێیەکی هاوکاری لێکدانەوەی بۆ دەکرێت دەزوەردانەکان داخڵاتەکانی نێتەوە یەکگرتوەکان لێکدانەوەکانی لە چ چوارچێوەیەکایە بۆ ئێمە تەداخل نییە بۆ ئێمە بەرژەوەندیمان بە بەردەوامی لەوایە کە لە دەرەوە تەداخلێکە بێت لە دەرەوە مەبەستم لەکوێیە لە نەتەوەی گرتوەکانە لە قوارە شەرعیە نێودەوڵەتیەکانە لە پێش هەمویان و نەتەوە گرتوەکان اینجا هاوپەیمانە ڕۆژاوایەکانمان غەربیەکانمان ئەوان وەختێ دێنە ئێرە هەر دەخالەتەکەیکەن لەم قۆناغەیە لە بەرژەوەندی ئێمەیە زۆر باشە کاک سەردار من زۆر سپاس دەکەم کا لەم تەوەری بەرنامەکەمان میوان بووی دووبارە سپاس بۆ بەڕێز سەردار عەبدوڵڵا کە بەڕێزیان سیاسەتمەدار بوون ڕاستەوخۆ لە سلێمانیەوە میوانی من بوون دیارە من پرس و بابەتێکی دیکەشمە بێت کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەم ئەویش دەزانین لە ساڵی 2016 و پێشتریش دیارە تورکیا ئامانجی بووە وەکو باسی لێەوە دەکرێت ئامانجی بووە پێشڕەوی بکات فراوانخوازی بکات بۆ ناوچە سنووریەکانی سووریا و بە دیاریکراوی ڕۆژاوای کوردستان لە ئێستاشدا ڕۆژی دووشەممە ڕەجەب تەیب ئەردۆغان باسی لەوە کرد کە ئەوان دووبارە ئەو پرسەی کە لە ڕابردوودا و ڕوژانیان و هەوڵیان داوە
کە فراوانخوازی بکەن یاخۆت ئەو پێشڕەویانە بە قوڵایی 30 کیلۆمەتر بۆ ناو خاکی سووریا و ڕۆژاوای کوردستان بکەن دەستی پێ دەکەنەوە. دیارە لە ساڵی 2016 جۆرێک لە پێشڕەویان کرد توانیان چەند ناوچەیەک لە ڕۆژاوای کوردستان حکوم و هەژمونی خۆیانی تێدا بڵاو بکەنەوە. دووبارە لە ساڵی 2010 هەمان شت هەمان پێشڕەویان کرد. لە 2019 دیارە بەهۆی پرسی کۆرۆناوە ئەم پرسەی داخست یاخود هەڵی پەسارد لە ئێستادا دووبارە ئەم پرسەی وروژانێتەوە. من لەسەر بابەتە میوان یەکەم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم کە بەڕێز ئەڤین سوید کە بەڕێزیان نوێنەری ڕۆژاوان لە هەرێمی کوردستان و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منن. ئەڤین خان سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت لە ڕۆژێکی گشتی ڕۆژاوای کوردستانەوە دەست پێ بکەین. لە ئێستادا ڕۆژی ڕۆژاوا چۆنە؟ بەڵێ گەلێک سپاس وەم میێبانی خۆ یعنی دناوە تەحەدیات دناوە زەحمەتیین و 10 ساڵین وەکی شۆرەش ئەم بنافتکەن لە ڕۆژاوای کوردستانی ڕەوش بگشتی زەحمەتیە خۆ هەنا ژبەر و وەکی گوون دبینن هەمان ڕۆژانە ئێریشێ دەولەتا تورک هەنا ینی هەرێمین وەکی عین عیسا تل تەمر ئالیە دەربێسیە ئەف هەموو ڕۆژانە تێنە تۆ بەبارانکردن ئەو هەمژی تەیارێن بێمرۆڤ درۆن ینی هەر هەفتە ئێریشێکی خۆ هەیە زەحمەتیان مەیە ئالیە ئەمنیدا بە هەبوونا دەولەتە کۆکە ترکیە جیرانی مە مخابن ئەو زەحمەتیان گەلێک ژمارە هەمژی ئالیە سیاسیدا هەبوونا ترکیە و هەروەکی ینی هەموو هێزاخوا هەموو دیبلۆماسیاخوا هەموو کار و خەباتی خۆتکێ خزمەتە و ئەv ڕێڤەبەریە پێشەنگتیە کورداوێ توجاری ڕۆنیە نەبینێ وێ توجاری حزوراوێ دناوە جوینە ناونەتەویە کۆژبەی سووریا چێ دەبێ وێ نەبێ لێ ڕوغمی هەر تشتی ئیرۆ لە ڕۆژاوای کوردستانێ دناوە سووریێدا جهێ هەری بە ئەولا جهێ هەری ئارام جهێ هەری کو مرۆڤ خۆ تێدا ئازاد حیز دکێ جهێک و ژن تێدا پێشەنگتیە دکێ و جهێک و تەواهیە سووری دخوازن و ڕێڤەبەریە خۆسەر یانجی باکوور و ژلاتێ سووری ببێ میناکش بۆی تەواهیە سووری هەرێ مامەیە لێ دناوە ینی وێ ڕەوشە هەمووی دەکار و خەبات هەموو بەردەوامە ینی سازیên خدمەتگوزاری یە خەدەمی سازیên پەروەردێ سازیên ژنان هەر کەس دناوە کار و خەباتێ دەیە ڕۆژانە پێرەژی دەدەمێن بووری دە کارێکی گەلێک استراتێجیش بۆی باکوور و ژلاتی سووری تێمەشاندن ئەو ژی نیقاشên بەرفرەه ji بۆی هەفپەیمانە جڤاکی ینی العقد الاجتماعی ئەو ژی دەبێ وەکی دەستورێکی ji بۆی تەواهیە گەلێن دناوە باکوور و ژلاتی سووریدا باش. بۆچی تورکیا ئەوێت ئەم پێشڕەوی فراوانخوازیانە بۆ ڕۆژاوای کوردستان بکە ئەم سنوورانە وەکو ئەردۆغان باسی لێو دەکات مەترسیە بۆ ئاسایشی تورکیا مەترسی ئەم سنوورانە چییە بۆ تورکیا؟ ینی مخابن ئەو هەنجەتا گۆهەڕۆژ ئەردۆغان دناوە ڕاگەهاندنێدا دناوە هەموو جوینە ناونەتەویدا هەموو دیبلۆماسیە خۆ بوێتێ شغڵاندن و لە باکوورێ سووریێ مەترسی سەر ئەمن القەومی تورکی هەیە تەڤلیک و یەک گولا ji ئالیە باکوور و ژلاتی سووری حتەنها لە تورکیە نەکەتیە ینی توجاری خەلکە بە ڕۆژاوای کوردستان ئێریشی تورکی نەکردە ینی دناوە ینی مەدیادا دناوە ناونەتەویدا یەک دەلیل نینە ئەسباتە نینە و ڕۆژاوای کوردستانی ئێریشی تورکی کردە لێ ینی مخابن فۆبیا کە ترکا هەیە کۆ ناوێوە کوردن ئەو ژی جیرانی وانە کۆ لە ڕۆژاوای کوردستانێنە و ئەو جیرانی وان نەتەنێ ئیرۆ هەبوونەوە هەیە ئیرۆ دەتەواهیە دنیاەدا خەلکێ کورد ئیدیبوونا خودی حزور دەتەواهیە دنیادا ئیرۆ خەلکی ڕۆژاوای کوردستانی بسەربەرزی لە هەموو دنیای تێنە پێشوازیکردن خەلکی باشووری کوردستانی بسەربەرزی تێنە پێشوازیکردن ئەو بخوا دەبێ پرسگرێکش بۆی تورکیە ئەو ینی جملەیە کۆ استعمال دکەی گۆ دەبێژێ ئەزێ هەرێمەکە بە ئەولا 3 کیلۆمتر ئەزێ دمە چێکردن شخوا وەکی گۆوە دناو مقدمەیدا جەنابی وەژی ئانینە سەر زمان ینی
عفرین ایرو داگر کریه دولت ترک ایرو سریکانی گرسپی اف هرمن کردانه کو هاتنا داگر کرن هم جی هرمن وکی عزازه وکی ادلبه وکی مارع اف حمود داگر کرینا هجر ام ایرو بحثا و هرما بکن ام بحثا منطقه که آمنت کن قالوا خلق ضفر ده آمنن يعني جبر كو روجانا كشتن شد بي روجانا رواندن شد بي روجانا جنتين رواندن وتجاوز كرن يعني او عجبا ميناك جو اردوغان دخوازي سر تواهي سينوري خو بدي آوا كرن او جهل برسينه يعني باش دەزانین کە لە ئێستا دۆخی سیاسی سووریا بە شێوەیەکی گشتی چۆنە بەڵام حکوومەتی سووریا بۆچی ڕێگری ناکات یاخود بەپی بۆچوونەکانیەوە ڕێگری ناکات لەم فراوانخوازی و هاتنەناوەی تورکیا بۆ ڕۆژاوای کوردستان. يعني موقف الدولة السوري بخوا قالك ضعيفة البرامبري حمو إيريشن هاتنا سرهاري من نتانوي يعني هجر أم بينا بيراخوا حمو هري من سوريا كو داعش إيريش كرنا يعني جيش السوري همان بازدانه يعني باراستنا مروفا نكرنا باراستنا قالي خو نكرنا لرقاي الطبقاي الديرا زوري جهه كو هاتنا رزقار كرن بدست قصد ايرو دولت دخوازته دا جارك دي كار بك دبيجي كو كرد وحكم دكن جرك ورنا حاضينا سوري ل او خلق زانن كو كي او رزقار كرنا يعني غوري هناك معلومات جارك خلق رقاي قوتن نوت عسكري سوري بدست دو داعشي هاتنا كشتن نوت عسكر يعني او عسكر حمو جبركو نكارن خو بباريزن نكارن خلكيجي بباريزن جبوي هلوستا دولتا سوريا كو نكاري خو بباريزي اساسا برامبري تركيا تاني يعني بلكي يعني لدوانك خجول هبه كو بيجي نا به ایریش ببیله زدیوی یعنی در فتره سوری جنین کو برانبری و ایریش بسکنه. باشه بس لداعش کرد داعش استا مترسي هر ديسان لروجافاي كردستان ولا سوريا يعني داعش هر ما ترسيه طيبت او هرمن كو ايرو اردوغان بحثت كيغو هرمك باولاد شي بكي هجر وري بيراوش بركو هركز تشوبيني دنيا حمود تشوبيني دو يعني سروكي يعني يهري بلند دناوا داعش دا هردو هرمن تركادا هاتنا كشتن هرمن سوري يكو ايرو بندا كريا تركادنا كو نقطين عسكريه تركا هبو نيزيوي ابو قرداشه ابو بكر بغدادي هردو هاتنا كشتن يعني اساسا او هرمن كو ايرو تركي بحثت كي جوي منطقه امن اواكي جبوي خوا دخوازه كو جارك دي داعشين كو حتانها هيفيه وأميدة وهنا جارك يدي داعش زندي ببي تركي وين خوازي بكي إيرو يعني برزقريكي ما هنا مخيم الهول يعني بقاسي 6000 داعشي مالبات داعشية تدهنا إيرو حبسين دباكورو جلات السوري ده بهزار داعشيين تندرت دهنا هجر إيريش هكا بفي شكل ورد شكرن أف داعش وكا خلاص هكا شخورة ببينش بركو هري من تركيا وكي جو دناوا دمن بوريدا هاتا خويا كرن دما إيريش سر حبسة حسكي غويران حمو داعشين كو جور وخاصن برافن دچون آلية تركيا يعني تركي وكي حاضناش خورد بين تركي وكي جهكي بأولاش خورد بينن وسرفي أساسي جي يعني خطرية كو تشي ببي بإريشك بفي شكل نتنج بوي خلق روجافاي كردستانية تباهية دنيا ياكو إيرو خطرية داعش برنگكي جرنگا خوا آرام حیست که او آرامی ایدی و تجاری نمینش برکو او داعشی و جاره کدی التوایی دنیای بلاف بن. باشه ترکیه چی اوه لو ناوچانه برجوندی ترکیه لو سنورانه لروجاوای کردستان چیه؟ يعني برجوندي تركي خوياينا اساسا يعني تركيا ضد 2016 اشكر البرتوعيه جهاني جوتكو هناك هري من هنا كو من بريان هاب هناك اتفاق نافنتوي كو از مجبور مامكو امزا بكم از جركا فقرم سينوري خوي يه ملي ميثاق ملي ميثاق ملي تشد بيجي ميثاق ملي دبيجي حلب در دوري وي هريما باكور السوري يعني دناف دارو جافاي كردستاني او حمو دناف دايا كركوك دناف دايا هريما كردستان دناف دايا افحمو موصل افحمو دناف ميثاق ملي دا يعني تركيا او خول خيال آواكرنا إمبراطورية جارة كدي أردوغان هر زندي كريا وهر جبوي أو كريا يعني ترويج كريا حمو تركيا فاشيست جبوي
کردنا یەک خەندەقیدا ji bo van êrîşan yanî ew êrîş hem xewn û xeyalên Tirka bi gelek ciha wê pêk bêne hem jî sebebê esasî yê ku Tirk yan jî Tirkê faşîst bi deselatdariya Erdogan da êrîş dike ew ku Tirkat Kurdên vê herêmê teva tune bikin li Efrînê êrîş kir Kurd hemû مع الأسف حمو جمال وملكي خدر كتن بري العفرينة زيدين نوت الصدي نوت وحفت الصدي كرد بون إيرو العفرينة تاني بيس صدي كرد معنا أو جي كردين كو جركا جبوي حمو رواندنا كشتنا تجاوزا جنايا زواجا بتشوكيا زاروكن جن جركا بيدنج من هاجر قبول لكن ورنا جزاكرن بقرتني يعني بكشتني يعني بفي شكلي أردوغان دخوازي إليش بكي وقتا بيشل كردني ما في مروفيش لسوريا الآن تركيا وبوني هي يعني أساسا يعني أوكي رخناك جلك جدية قد كاري بكي يعني دنافا سوريا دا كريزا جو دس بكري يعني جي روشا جو سوريا دس بكريا يعني حمو هولدانين نافنا توي جريكا برب استقراري برب يعني چارەسەریە کە سیاسیش بۆی سووریە بێ يعني قاشو نقاشن قد بن سربي أساسية چارەسەریە کە سیاسیش بۆی سووریە کو استقرار چێ بێ کو جارێکە دی هەموو پەنابەر بەگەڕن سەر عەردا سووریە کو حکمێ گوت سووریە دەچێ ببێ گۆ سووری تەفدە خۆ دەناو دە ببینن لێ بڤان ئێریشان ئەv چارەسەریە سیاسی وێ نەیە او پنابرین کو ام دخوازن کو وگرن سوریه و پنابرتی و جاره کدی زیاده تر چه بی یعنی ایرو 5 میلیون انسان دبا کروجلات سودین د جیانت کن هگر روشا قدر کوي یعنی جی ایریشا قدر کوي و او حریم حمو تفده ببی آگر و گلک کوچبری چه بی و گلک بن پیکرین ما فی مروفا چه بی یعنی داخویانین نتوین یکبوی ای شرموک هنه کو دبیجن او استقرارها هي جركا ام حفاظ سر بكن يعني اموي استقرار بهلن ل او تاني تيري ناك جركا يعني هلوستكي تند هلوستكي كو راستيجي اف ايريش بده سكناند باش لا وتكاني اردوغان دا رجب طيب اردوغان روجي دوشەمە کە باسی لێوە کرد لەسەر ئەم ئۆپەراسیۆنی کەوا بڕیارە ئەنجامی بەر باسی لێوەش کرد کە ئەوان بەر لە ئۆپەراسیۆنەکە هەوڵی گفتوگۆ دەدەن لەگەڵ ئەو نارانی وەکو خۆی باسی لێوە دەکات ئەو نارانەیان کە مەترسین بۆ خاکی تورکیا ئەو نارانی تورکیا کوێن کێ بە نەیاری خۆی دەزانێت و ئەمانە ئامادەن دانوستان لەگەڵ ئەردۆغان بکەن لەسەر ئەم پرسە يعني قوتنا نيار جمج دجمن راتي قوتن دجمني تركا ديروكي حتى رجا إيرو تاني كردن والله يعني تدجمني تنا نجبركو أساسا حمو قلن كو تركيا ذهبون وكي سريانا وكي أرمانا أو حمو هاتنا تنا كرن يعني تهندوري سينوري تركيا دا إيدي قل جركا تاني قلي ترک هوی گرک زمانه ترک هوی گرک آلا ترک هوی در ویوی یکو ایرو سکنه کواهی البرانبری حموان سیاست قرقرنه تانی کردن او تانی سری خبرست کند بیشن کو ام قبول نکن امیر برخوا بدن گفتگو لگل ترکا وکی خلق با کروجلات سوری یعنی آلیه دیالوگ دا شخو ام گلک وکرینش دیالوگ را هم برژیم سوری را ام دبیجن دیالوگ هم جی تبعی جیران با کروجلات سوری را ام دبیجن گو هر تش دیالوگ حل دبیله دروشك بوي شكل داكو ايرو عفرين داگر كريا گرسبي سريكاني او داگر كرينا بهزار انسان ايرو جمال خدر كتنا بزوري بهزار انسان ايرو دبن كونا دنا ومالي واجيراني وانا نكر هرن يعني خلق الشهبه دا تاني 2 دقه دنابره شهبه وعفرين دهيا يعني او احساسي قوت تو مجبوري ايرو دبن كون دا بمنه ومالات البرتيه تنكر هري مالاخو او پرزگریکن کو ایرو گره کورنا چاره سرکرم دولت ترکیه هگر دولت ترکیه قبول بکی کو بکشه جوان حریم داگر کری هگر سر اساس کو راستیجی او اولکاریا هر دو آلیه سینور وره پاراستن يعني تخمينا من داوي تو برزگریک خلق با کروشلات سوری نابن باشه لسرم پرسا هلو استکانی نتوی گرتوکان بدیاری کراوی وزارتی دروی امریکا هەڵوێستیان چی بوو توانیویانە بەپێی پێویست ڕێگری لەم فراوانخوازی تورکیا بکەن بۆ ڕۆژاوا و سووریا
يعني وزارة خارجية أمريكي داخوياني دا كو أو روشا استقرارية هي جركا خراب نبي مطرسي هنا هلبت جه ترورا داعش جوجارك دي فجري مطرسي جدي هنا هم نتوني كبوي همشي تواهي هزن كو شر داعش كرنا كو راستيج يعني سركفتنا كجلك جبي تواهي جهاني آنينا جبي كو تفي سركفتني بباريس جبي كو تداعش داعش يكو دستيوات خوينا إنسانا ده هنا حمو شكل دوري مروفاهية يعني إريشي إنسانا كرنا جرك أورنا جزا كرن ليه تشتاقو تركي نها إيرو دكي جارك دي زندو كرنا داعشيين كو هي كو خونو خيالي خوهين دبينن كو زندي ببن هجر دناوا كامبين كو إيرو تدنوكي هولي هجر هن إد زندانا دا بفي شكل يعني هلوستي هي راستا هلوستك هاتا ديار كرن ليه بشكلكي عملي بشكلكي جدي جرك أو إيريش تجار شينا بيسر باكروش لا تسوي او شيوا او شكل عمليه كفعليه كبيسه امريكا هي ابيت شون بيت لرقي بانامو بي لرقي هوشداري راستو خوبي بتركيا يعني رجريا سربازيه كان بي رجريا كان خوي لتشي بينيتوا يعني او يعني شو علاقاتنا برا واندا هنا تركيا دولتك الناتويا يعني دنافا ناتويا دا هبونا وهي يعني بحموش شكله دكارن برامبري تركيا هلوس دينن جبركو إيريشا سر شريكين تحالف يعني كواليسيونا نبنتوية البرامبري داعشة خطريش بوي واجد يعني خطرية جدارك دي زندي كرنا داعش يعني إيرو راستيك هيكو او کوالسیون دیندار گلی با کروجلات سوری دیندار توایی کردایا توایی کردا ایروج بای کو داعش تو نبکن پاراستن کرن و خوین دانا جبای ویجی او دین هیا کو گرکا بدن باش دزانین ل 2018 او کاتی کا تورکیا لشکرکێشی کرد بۆ ڕۆژئاوا هێزەکانی یەپەگە بەرگریەکی زۆریان کرد بۆ ماوەی 50 ڕۆژ هەڵە نەبم لەو کاتەیە ڕوبەڕووی بەڵێ 50 ڕۆژ ڕوبەڕووی و توانیان بەرگری لە خاک بکەن لەم جۆرە هێرشەی کە دووبارە تورکیا دەوێ بیکاتەوە چاوەڕێی هەمان بەرگری دەکرێتەوە یعنی توزانێ ئەم کورد بەلکی وەکی گەلێن کو هەر و هەر هاتنە پەرچقاندن چل باشووری کوردستانی چ ڕۆژەوای کوردستانی چ لە هەردوو ئالیە دیە کوردستانی بن ji بۆ وێژی دەستکەفتیەکی وەکی ڕێڤەبەریەکە خۆسەریانژی لڤر باشووری کوردستانی وەکی ڕێڤەبەریەکە کو دناوا گەلێن عەرەب و سوریاندا برەنگێکی gelek mutewazin gelek xweş tu vê jiyan dike tu azadiyê jiyan dike ji bo ku ev azadiya te bimêne yan ji bo ku ev maf û destkeftiyê te bimêne her tiştî tê bike ji bo wê jî ew xelk bi wê îsrarê bûn ku di Efrînê de bimênin tevlî ku ji roja yekê ya êrişê xuyayî bû ku هفکرینه ناونتوی هبو جبوی داگرکرنا ترکیه لعفرینه هگر ایریشک بو باوریا من هي صدی صد گو خلک با کروجلات سوری جاره کدی بعینی سکن برانبری وان ایریشان وی بسکنن هزن عسکری وکی قصده خلک نورمالی دناوا جواکه دوی هفگرتنک هبه برانبری وان ایریشا جبر گو تو چاره سریا وینینا جغنی گو تو بر خواب ده جبر گو ام گلی کرد تنه وید زانن گو تلبر برانبری همو ایریشان تلبر خواب ده اوین خان من زور سپاس دکم که لبرنامجکەمە میوان بووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز سەڤین سوید کا بەڕێزیان نوێنەری ڕۆژاوا بوون لە هەرێمی کوردستان و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی من بوون خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون